بۆ ئاسایکردنەوەی کەرکووک ئێمە وەک پارتی بۆ چوونمانەوەیە یەکەم سوپا و پێشمەرگە هەماهەنگێکی تەواو بکەن، هێزەکانیان بڵاوە پێ بکەن لەو شوێنانەی کە ڕێگە بە تیرۆریست نەدا و پێکەوە هاوکار بن بۆ ئەوەی ئەمنیەتی ئەو مەنتقانەی دەرەوەی شارەکان بپارێزن، نەک ناو شار دەرەوەی شار. اینجا مەلەفی ئەمنی ناو کەرکووک ئێمە بۆ چوونمانەوەیە بدرێتەوە دەستگا ئەمنی خۆجەیەکان وەک پۆلیس، ئەمن ئاسایش، مەخابەرات، استخبارات کە خەڵکەکەی نەفەرەکانی ئەفسەرەکانی لە خەڵکی کەرکووک بن. اینجا ئەو سەیتەرە زۆرەی دانراوە لە دەوروبەری لە دوای خیانەت 16 ئۆکتۆبەرەوەنە نەمێنن بازگەکان کە ئەوەی خروجی و دخولێ بدرێتە دەست بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووکی خۆجەیی، خەڵکی بیانی لێ نەمێنێتن، حەشد و پۆلیسی ئیتیحادی و ئەو عەسکەرانەی هێنراون بڕۆنەوە کەرکووک ئاسایی بێتەوە. ئەوجا پارتی دیموکراتی کوردستانیش مەقەڕەکانی خۆی وەربگرێتەوە، ئاڵای کوردستان بە سەربەرزی و شەکاوە بێتن هەڵبدرێ و ئەنجومەنەکە دەست بەکاری سروشتی خۆی بکات لەناو پارێزگار، ئەنجومەنەکەش بابەتی پارێزگار ئێگلا بکاتەوە.